سڵتان لە ببینێرانی 1964 متوانانەکەیم بەردەوام دەبین لەو بەرنامە تایبەتانەی لەو شیکاریانەی کە لە ستۆدیۆی 1964 دەکرێت سەبارەت بە ئەو شەڕەی کە لە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران بەردەوامی هەیە تا دێت پێشاتەکان زیاتر دەبن و پەرەسەندنەکان لە شەڕەکەدا زیاتر دەبن. هەم تەداخلاتی وڵاتانی ناوچەیی ناوچەکە لە شەڕەکەدا و هەم گەرموگوڕی ئیسرائیل و ئێران بەرامبەر بە یەکتری و لەو لاشەوە بەکارهێنانی هێزی تایبەتی ئەمریکا کە دەنگۆیەکی زۆر هەیە لەسەری لەوەی کە لە چەند ناوچەیەک هێزی تایبەت بەکاربێنێت و دابزنە سەرزەوی کە مەترسیەکە زیاتر دەکات لە پەرەسەندنەکانی شەڕەکەدا. ئەمە سەرباری ئەوەی کە هێشتا وڵاتانی ناوچەکەش هەرترسیان لەسرە و جموجوڵەکان لە ناوخۆی خۆیانە و هێنانی فڕۆکە و عرزکردنی خۆیان تاوەکوێسا بەردەوامی هەیە. هەموومانە لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی باس دەکەم. جەنابی عەقید بەخێر بیتەوە. ئێران حسابی بۆ قسەی ئەمریکا نەکرد جەناب تەزانی، ڕابەری دانا مشتەبا خامنەیی داناوە بە دانانی ئەویش یعنی ڕەنگە تووڕەی ئەمریکا زیاتر بکات و لە دانانەکەیشیا یەکسەر ئەوە بوو هەر ئەو شەوەی کە دانرا کۆمەڵی موشکی بالیستی نابە ئیسرائیلەوە و موشەکان پێکاشیان ئەم جوڵانە چۆنە بینی؟ طبعاً مشتەبا میدیاکان باسییان کرد کە کوژرا بوو، بەڵام دەرکەوتوان نییە، ینی ئەو زەلامە مایەوە. مشتەبا هەر وەکو باوکی لە شاری مەشهەد لە دایک بووە. مشتەبا لە باوکی خەتەرترە بێتن بۆ ئەمریکا و ئیسرائیل. مشتەبا لە جەنگی عێراق و ئێرانە بەشداری کردبوو کە تەمەنی 17 ساڵ بوو، ینی خبرەیەکی مەیدانی عسکەری پەیدا کردووە و زەلامە کە لە شەڕەکەیە و جایەتی ئەمریکا و ئیسرائیل دەمێکە هەر لەسەر ڕێی باوکێتی کە هاتە مەیدانەوە. تەمان ئەمە زەرەرێکی زۆرە بۆ ئەمریکا و ئیسرائیل، هەر چۆنەڵێن شۆکە بۆ ئەوان کە بڕوایان نەکرد ئەم زەلامە بێتە سەری. لەبەرەوە مشتەبا خراپترە بێ لە باوکی، زەرەرترە بێ بۆ ئەمریکا و ئیسرائیل. هەروەکەوەی کە ئەو موشەکانی یەکسەر ئاراستی یەکسەر هەرکاتێ بووە مرشد هەڵوات. مشتەبا لە ناو بڵین سوپای پاسدارانی ئێران لە ناو حرەسەوری دەورێکی سەرەکی هەیە، سەرکردەکان خۆشیانەوێ و بە قسەشیەکەن. هەرکە هات وەریگرت حوت موشکی تێگرت بۆ ئیسرائیل، هەر حوت موشەکەکەش جۆریە بالیستی بوو بۆیانی تێگرت خەیبەر. سێی لە بڵین مەحەتەی غازی موسال، غازی شل کە پرێسەکرێتن، سیانیشی لە حەیفادا، دانەیەکشی لە تەلەبیبدا کە ئەوە عەنقودیەکە بوو، ئینشتاریەکە بوو. تۆ کەمێ وشەی ئینشتاری زیاد بەکار نایەنن، چونکە ئینشتاریە چێتە باری ئۆتۆمیەوە، ئەڵێن عەنقودی کە لە ئاسمانە تەقێتەوە و 80 پارچەی لێکرێتەوە هەیە 60 هەیە زیاتر ئەوانەی بەکارهێنا. ئەوەی سەیرە هەر حوت موشەکە گەیشتە شوێنی خۆی، ینی هێزی بەرگری ئیسرائیل وجودی نەبوو، هیچ توانایەکی نەبوو کە ئەم موشەکانە بگرێتەوە. ئەمەش دەلالەتی ئەوە ئەداتن کە تۆ خەتی یەکەمت ئەگەر وڵاتانی خەلیج بێ ئوردن بێ موشەکەکانیان زەعیف بووە، توانای ئەوەیان نەما، ڕاداراتیان لێدرا. ئێران ئەم سەفەرە وەکو 12 ڕۆژ نەبوو، هێزی خۆی فرە نەدایە سەر ئیسرائیل. لە 12 ڕۆژ ئەگەر ببینی سەدها موشکی بۆ تەلەبیب تێگرت، هەنێک یەگەیی ینی زۆر کەم بوو، لە 100 دانە 8 9 7 دانەی لە زەویەدا ئەگەی. بەڵام ئێستاکە سیستەمەکەی گۆڕی، یەک لە ڕاداراتیدا ئەوانی کە بەرگریەتین لە دەوروبەری خۆی لە سنووری خۆی ئەنجا بۆ ئیسرائیل تاکە کێشەکە ئەوها زیاترە بێت. زۆر باشە. بە باسی پاسدارانت کردیانی پاسدار زۆر پێوەستە بە ڕابەرەوە، یعنی ئێستا کە ڕابەریش دیاری کراوە و پاسدارانشی لەگەڵدایە، ینی چاوەڕێت دەکرێت کە هێزی پاسداران زۆر بە پلانتر و ینی تۆکمەتر لە مەیدانەکە بن. بەڵێ تەکتیکی شەڕە گۆڕێتن لە ڕۆژانی داهاتوو سێرەکەی ئەم تەکتیکا گۆڕێتن، بەڵێ زیاترە بێتن. زۆر باشە. من و تۆ زۆر باسی هاوپەیمانەکانی ئێرانمان کردووە، بە تایبەت رووسیا کە لەم شەڕەدا دەورێکی وای نەبوو، بەڵام لە دانانی مشتەبا خامنەییدا ولادیمیر پۆتین زۆر بە گەرمی پیرۆزبایی لێ دەکات، دەڵێت تۆ شوێنی باوکتە گریتەوە وەکو ئەو لێ هاتووە بی. بەڵام ئەمە وا دەردەکەوێت، یعنی وەک دەڵێن ماریفەتێکی بەدەمە بەس کرداریش نەبوو لەم شەڕەیە، وایە؟ ئێمە ڕاستەکەی وایە، ینی رووسیا بڕابکەنەوە کە ئەمریکا ئیسرائیل. رووسیا یەکێکە لە وڵاتانە کە بە هیچ جۆرە ناهێڵێتن ئێران ئۆتۆمی هەبێتن، دژی ئەوەیە. رووسیا تەنها بە هەواڵگری
هاوکاری ئێرانەکە ئەگەر بیویستایە بۆ نمونە فڕۆکەکانی بدابایە پێی لە جۆری سیخۆی 35 48 دانەی داوا کردبوو دەست بێژێ بیدابایە پێی بۆی ئامادە بکردایە تەنها ئەوەیە وەکو بە جەنابتم وت پۆتین خۆی نێزیکە کاتەوە لە ئێران دیوارێکە بۆ چین و بۆ رووسیا و ناشێوێت نە سەرکەوتن بەدەستبێنێ و نەش بڕخێتن لەو حاڵەتە لەو مستەوایە بمێنێتن کە پیرۆزباییشی لێ کاتن بە گەرمی بەو شێوازە بەڵکو ئەمریکا ئیسرائیل زیاد بچنە ناو شەڕەکە و بچنە زەویە و بکەونە قوڕاوەوە وەکو ڤێتنامی لێبێ چۆن خۆی لە ئۆکرانیا توش بووە ئەمریکاش ئاها توش بێت تەمان ئەمە لە مەسلحەتی سەرەکی چینە پێش هەموو وڵاتێک. زۆر باشە لە بەرنامەکانی پێشوە باسی ئەومان کرد کە ئەو فێڵی کە وێنەی فڕۆکە دەکێشرێت و لە ئاسمانەوە علەساس لە فڕۆکە درێت بردومان دەکرێت بەڵام ئێستا ینی لە پەرسەندەکانی ئەم شەڕەدا فڕۆکەی ئیسرائیلی بردومانی فڕۆکەخانەی میرئابادی کردووە کە چەندین فڕۆکەی تێدایە دەستە بژێری کردوون لە ناو ئەو فڕۆکانەدا لەو لە ڤیددیۆیا دەردەکەوێت چەند فڕۆکەیەک دەکاتە ئامانج توانای دەستە بژێرکردنی هەیە ئەوە لەنا ئەو هەموو فڕۆکات چی فڕۆکێکی بێ بکات ئامان؟ بەڵێ ئەتوانێت بیدۆزێتەوە بە نسبەتی ئێمە کە باسمان کرد مەسەن ئەو وێنانەی کە کردیانە ئەگەر هەڵە بێتن لە فڕۆکەوانەکەەوە یان هەڵە لە فڕۆکەکە بێتن ئەم فڕۆکانی کە هەڵی بژار ئەگەر سەیری وێنەی مانگی دەستکرد بکەیت لە ناوەڕاست هەموو فڕۆکەکانەوە تەنها لەوانەی داوە لە فڕۆکەی تری نەداوە ئەم فڕۆکانی کە هەڵی بژاردووە لی داوە هەمووی هی سوپای پازارانە هی فەیلقی قودسە هی حکوومەتی ئێران نییە هێزی بڵین خەتی سڤیلی ئێران نییە تەنها هی فەیلقی قودسە یەک بە یەک هەڵی بژارد ئەم فڕۆکانە دەورێکی سەرەکی هەبوو کە تەقەمەنی و پارە و موشک و بە هەموو جۆرێکی کە نەقڵیە کرد بۆ حیزب الله بۆ لوبناان ئەویش تەنها ئەم فڕۆکانە ناسێتەوە یەکسەر لە ناوەڕاستە هەمووی هەڵبژارد یەک بە یەک هەمووی سوستاند ئەو فڕۆکانە بەڵێ ئەتوانێت بیدۆزێتەوە لە ناوەڕاستە و هەم فڕۆکە بۆینگ و ئێرباس و ئەوانە ئەیدۆزێتەوە. زۆر باشە سەبارەت بە چین دوو کەشتی واشنگتن پۆست دەڵێت حتمما دوو کەشتی ئێرانی بینراون لە بەدەرێکی چین کە پێدەچێت سوتەمەنی مادەیان پێ بێت بۆ دروستکردنی سوتەمەنی ڕق بۆ هەڵدانی موشک باشە چین چۆن باشکرامە دەکات ئەمە مەترسی نییە بۆ سەری چین خۆی هەرتیفاقێکی مسبقی هەیە ئێنەمە باسمان کرد پێش شەڕەکەش چین سوتەمەنی ڕقی زۆردا ئەو مادانەی دا بە ئێرانە ئێستاش هەر بۆی ئامادا ئەکا لەسەر ئەو تیفاقە بەڵێ ڕەوانیە کاتن و چاوەڕێی نەتیجەیەتی چونکە ئەمانە هەدەفێکی ئاسانە بۆ ئەمریکا کە لێی بدا لە دەریا بگاتە سنووری ئێرانە بەڵام دوا ڕۆژ دەرەکەوێتن کە چین بە تەمای چیە بۆ ڕەوانیە کاتن بە تەمای چ پلانێکە ئەم پلانانە ئێمە نایزانین جارێ هەتاکو دەرەکەوێ بەڵام لە هەموو حاڵەتەکە من لەو بڕواایە ئەم سوتەمەنیانە نابێ بگاتن بە ئێران ئابێ ڕێگر بن لێ بیگرن یا لێدەن لێی نادەن بەڵام ڕنگ بێ بیگرن ینی ئەو چکە گەر بە نیاز بن توانە موشکێکی لە ناوبەرن بەمە لە ناو نەخێر ینی سوپای ئیسرائیل دەڵێت بە ئامانجگرتنی پاڵاوگەی ئاو لە ئێران لەلایەن ئیماراتەوە بووە دوای ئیمارات وەڵامەداتەوە لێ بە هیچ شێوەیە من علاقەم نەبووە بەسەریەوە باشە ئەم جوڵەیە بۆچی ئیسرائیل و ئیمارات یەکشتن سابکە ئەی خەنە سەر یەکتری و لەسەر یەکتری لایەبن ئیمارات و ئیسرائیل یەکن لەو ناوچەیە یعنی ئەوەی بڕوامە کە ئەمریکا بەقەد ئیمارات خزمەتی ئیسرائیلی کردوێتن لە تایبەتی لەم ناوچەیە بۆی هەیە فڕۆکەی ئیمارات بەڵێ لێیدا لە بڵین مەسوای ئاوی جەزیرەی قەشەمیدا لە مەڵی قرمز بەڵام ئەوەڵێ من نیم چونکە ناوێرە خۆی تووشی کێشەیە بک لەگەڵ ئێرانە بۆ دوار ڕۆژە ئیمارات ئەوەی یارمەتی ئیسرائیلی داوە لەو ناوچەیە شتێکی زۆر سەیرە لە یەمەن لە ئینتیقالیەکان لە سوودان لە شەڕی ناوخۆیە دامە سەریعوانە ئەگەر سەیری بکەیت لە لیبیا لە ئەثیوبیا تەنها تۆ بزانە لە سۆمال قاعیدەیەکی هەیە ئیمارات لە ناوەڕاست قاعیدە ئیماراتیەکە ڕاداری ئیسرائیلی هەیە ئیسرائیلیەکان خۆی بەڕێوەکەن کە کۆنتترۆلی مەسر و یەمەن و ئەو ناوچانە هەموو یەکن ینی بۆی هەیە ئیمارات بەڵێ بۆی هەیە لێ بداتن چونکە تۆ ئاسمانی دۆستایەتێکی یەجگار نزیک لە نێوانیانە ئەم دۆستایەتە چی پێ دەکرێت بە دیاریکراوی ینی لە نێوان ئیمارات و ئیسرائیل ئیمارات بڕام کە لە ئیسرائیلی زیاتر سەهیۆنیترە تۆ کۆتایی قسەکەی ئیترەوە هەموو شتێکی پێکرێت هەموو شتێک
زۆر باشە بابینە سەر بابەتی هەواڵگری دیسانەوە لە کوشتنی حەسەن نەسروڵڵای حیزب اللهوە هەتاوەکو خامنەیی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران یعنی ڕۆژ بە دوای ڕۆژ چی نهێنی دەردەکەون تایبەتەوەی کە ئێستا میدیا ئیسرائیلەکان دەڵێن دەنگی فڕۆکەیەک ڕۆڵی هەبووە لەم کوشتانە ئەوە چۆنە بەڕاستی کاتێکە حەسەن نەسروڵڵاه دانیشت بوو کۆبوونەوەیە کرد بزانە چەند قات لە ژێر زەویە لێوێ ئەو مایکرۆفۆنی بەردەمی کە قسەیە کرد لە ناکاوە دەنگی فڕۆکەیەک ها زۆر بە کزی ینی ڕنگ بێ من و تۆ هەستمان پێی نەکرد دوێ هاوڵاتی ئەوانەی تر هەسی پێ ناکەنەوانی کە سەیرەکەن بەڵام ئیسرائیل توانی کە گوێی لە فڕۆکەکە بێت لەو کاتێک کە حەسەن نەسروڵڵاه قسەیە کرد بە ئاسمانە ڕەت بوو یەکسەر ئەوان گەڕانەوە سەر تۆ فرین وەکو بڵین ژمارەی هەیە کاتی هەیە ئەوە نییە هەموویە نووسێتن لە سجلات هەیە گشتی گەڕانەوە سەر ئەو سجلاتانەی کەوێن بوونن ئەو شۆنەیان دۆزی ئەو فڕۆکەیە کەی بێوە ڕەت بووە جۆری فڕۆکەکەشیان یەکسەر بازنەکانیان تهدید کرد لەکوێیە وەتوانیان بەوە بگەنە شوێنی حەسەن نەسروڵڵاه و لێی بدەن ئەو دەنگی کە لە تەسجیلەکە دەرچێت بەڵێ بە دەنگی هەرچیە بێتن فڕۆکە بێتن ئاژەڵ بێ بەشەرێتر بێ هیچ بێتن یەکسەر ئەوان وەریەگرن دیراسەتی لەسەرەکەن وەکەوە نییە تۆ بڵی احتیمامی نەدەیت تێدەی قیمەتی نییە دەنگێکی فڕۆکە هات بە ئاسمان نەخێر ئەوان لێکۆڵینە لەوانە هەمووەکەنەوە کاتەکەشی دەرەکەن و شوێنەکەشی دەرەکەن بەڵێ باش تورکیاش تۆزێ شڵەژانی پێوە دیارە حەزەکەم باسێکی تورکیاشکەین بە تایبەت لەوەی کە 6 فڕۆکەی F-16 بردووەتە بەشە تورکیەکەی قوبرس باشە ئەمە ئامادەکاریەکە بۆ شەڕ یان لە چی ئەترسێت تورکیا ئەمە یەکەم جار نییە ئینێرێ بۆ قوبرس ئەگەر تۆ سەیری ڕابردوو بکەی چەندجا ئەوها فڕۆکەی نردووە 6 حوت فڕۆکەی نردووە بۆ قوبرس بەشی تورکیا لێرە بزانە تۆ هەرێ موشک هەبوو لە کۆنگرێسە ئەم بۆمبانە ئەدرا بە تورکیا یعنی بەشی تورکیا بوو لە بەشی ناتوەیە بەڵام لە ناکاوە ترامپ ڕایگرت ئەمانەی هەمووی دا بە ئیسرائیل لەم کاتەیە تۆ لە یۆنانە سەسەی کە هێزی ئاسمانی ئەمریکی ئیسرائیلی هەردووکیان لەو ناوە زۆرن چونکە فڕۆکەکانیان بردووەتە قوبرس بەشی یۆنان ینی بڵێن مەتاری لار نەکاوانە لێرە تورکیا ئەم هێزە لەوێنانە بێ ئەوێ هێزێ بەرێتە بەرامبەری هەر ڕووداوە بێتن ئەبێ ئامادە بێ بۆ ئەوە ئەمە یەکەم جاریشی نییە ینی وەکو پێتم وت نەخێر خۆی لەوێ قایمەکانە وەک شتێ ڕوو بداتن لە بەشی تورکی بۆ ئەی بتوانێت لەوێ وەڵام داتەوە بکەوێتە شەڕ چونکە ئەمانە وەکو لە جەنابتم وت سەرۆکانی جیان مەڵێ ناتوەیە ئەمە فڵانە هیچی سیقەی بە یەکتری نییە هیچی باوەڕی بە یەکتری نییە باوەڕ بە یەکتری ناکەن سیقەیان نییە لەبەرەوە ئەڵێ من نردومە مەشقم هەیە لێنانە یان مناوەڕاتی عسکەریم هەیە بۆیە بۆ لێکدانەوەی ئیسرائیل وهایە یعنی کە لە ماوەی 5 هەفتەیەکدا بتوانێت بە تەواوەتی توانای پەرسەندنی موشکی ئێران بوەستێنەیان لە ناوی بەرێ و بە ماوەیەکی زۆر درێژی ئێران نەکەوێتەوە سەرخۆی سەکە موشەکەکانی دانێتەوە ئەمە ئاسانێ لە ئێستاە بە 5 هەفتە تۆ ئەمە بکەی نەخێر ئێمە لە بەرنامەی ڕابردوو باسمان کرد کە تۆ نەتوانیوە جارێ هێزی بەرگری ئاسمانی ئێران تەواو لە ناو بدەی تایبەتی ئەمانەی کە کورتە ڕۆیانی متەوەسط المەدانەوەک زیادەکان کەی توانی تەوانە بە تەواتی لە ناو بدەی ئەو کاتە بیر لە موشەکەکەیتەوە ئێران خاکی زۆر گەورەیە موشکی لە هەموو شوێنێ بڵاو کراوەتەوە دوایەوە موشکی هەیە 2000 کیلۆمەتر تاکو 3000 ئەڕوا ئەتوانێت شەرت نییە بێتن لە شارەکانی ڕۆژئاوای تێبگرێ وەکو بڵین کرمانشاهیان لە بەندەر عەباسەوە ناوەندیەکانی تێبگرێتن یان لە سنووری کوردستانی خۆمانەوە نەخێر ئەتوانێت لە سەروی تەهرانەوەش موشکی بالستی تێبگرێتن بۆ ئیسرائیل لەبەرەوە ئەو قسەیە زەحمەتە بڵێ لەم ماوەیە بتوانێت لە ماوەی مانگێکە موشکی ئێران لە ناو بدا نانەخێر ئێران توانای ئەوەی ماوە باشە کاک سەلام لەم ستۆدیە ینی پێش هەموو میدیاجییانەکان باسی جوڵەی فرقەی 82 کرد کە بەتەمان لەم شەڕەدا بجوڵێنرێن ئەوە تا دوای ئەوە یعنی ترامپیش باس لەوە دەکات کە ڕەنگە فرقەی 82 بخەنە ئەرکەوە لەم شەڕەدا و لە شوێنێکە دایان بەزێن بەڕاستی حەزەکەم بە وردی بۆ بینەران باسی فرقەی 82 بکەی چی نەمانە کێ نەمانە و چیان پێ دەکرێت بەڕاستی فرقەکانی ئەمریکا زۆرە بەڵام 82 جیاوازە کەوێتە بن دەستی هێزی هەژدەی ئەمریکا پێڵێن فرقەی 82
فرقەیەکی تایبەتە مەشقێکی تایبەتیان هەیە کە من باسیم کرد پێش سێ بەرنامە لەمە و پێش کە پیان و تۆ ئامادە بن ئەوان لە کاتی مەشقا بوون یەکسەر مەشقەکەیان ڕاگرت بگەڕێنەوە قاعدەی خۆتان لە ئاریزۆنا دەست بەجێ تەجیزات کامل ئامادە بن فرقەی 82 پێوترێ فرقەی شەیتان پێش یەوترێ فرقەی مردن لە ئاسمانەوە ئەمە چونکە ئەمانە بەس لە ئاسمانەوە حرەکەتەکەن بە پەڕەشوت دێنە خوارەوە ینی تایبەتە ئەم فرقەیە لە 1970 لە جەنگی جیهانی یەکەمە دامەزرا هێنایان بەشداری زۆر شەڕی کردووە ئەم فرقەیە ئیشی ئەوەیە کە تۆ بڵی لە ناوچەیە دای بگری شارۆچکەیە دوورگەیەک مەتار فڕۆکەخانەیەکی گەورە یاواتە سەفاراتی خۆیان بپارێزن یاواتە خەڵک ڕفێنراوە بێتن ئازادی بکەن دەری بکەن ئەم فرقەیە جیاوازی لەگەڵ دێلتا فۆرسیە دێلتا فۆرس دابەزە ئیشەکە کاو ئەکشێتەوە بەڵام 82 نەخێر ئەمێنێ لەژی خۆی ئەمێنێ بەرگری لەو ناوچەیەکە تاکو و شەرتەوە بێتن بەنسبەتی ئەوە تەمان خۆی 82 پێک هاتووە لە 6 لیوە نەوەک یەک لیوایە 5,000 نەفەریشە بن لەو دەورەیە ئیتر لیواکانی لیوای پڵنگ و هەڵۆ و مەدفعیە و فڕۆکەی شەڕ و ئەم جۆرە لیوایانە لە 6 جۆر پێک هاتووە ئاخیر هاتنیان بۆ ناوچەی ئێمە ینی بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کاتی کوشتنی قاسم سلەیمانی بوو یەکسەر لێرە بوو یەکسەر کە قاسم سلەیمانی کوشت ئەو هێزە جوولایەوە هاتە ئەم ناوچەیە ئامادە بوو بۆ هەر حرەکەتێ بکرێتن لەو کاتەوە ئیتر نەهاتووە تام ناوچەیە ئەوە ئێستەوە ئامادەیەکە وەکو باسیم کرد فرقەی 82 لەگەڵ دەلتا فۆرسیان لەگەڵ کۆماندۆسی ئیسرائیلیش احتیمالی دوو جۆر ئیشی هەیە لەمە یەک وەکو باسیم کرد دورگەکان بگرێ وەزەرارێکی زۆر بە ئێرانە گەیهێنێتن چونکە ئێران هێزی ئاسمانی و دەریای نەماوە ئەتوانێت کۆنتترۆلی بکە و هەوڵەدا مەڵی خرمز بکاتەوە ئەمە حاڵەتیەکە حاڵەتی دووەم بۆ ئەسفەهان بڕوە ئەو کونانەی کە کردیان دابەزن بتوانن یۆرانیۆمەکە دەرکەن لێنانە و بکشێنەوە لەم دوو حاڵەتە زیاتر شەڕی تریان پێ ناکرێت ناتوانن لە سنوورەکانەوە بچنە ناو خاکی ئێرانەوە و شەڕی زەوی بکەن چونکە زەرەرێکی زۆریان پێگا و کوشتاری زۆریانە بێت بەڵێ مادام هەرباسی هێزی تایبەتمان کرد یعنی میدیا ئەمریکەکان باس لەوە دەکەن کە ڕەنگە سەرکردەیەکی ئێرانی هاوشێوەی مادۆرۆ بڕفێندرێت لەم چەند ڕۆژە بەڵام نازانرێت کێیە و ناویان نێنراوەیت ڕەنگە ڕابەری تازە بێ ڕەنگە هەر سەرکردەیەکی تر بێ بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە لە ڕفاندنی مادۆرۆیە 3 جۆر هێلیکۆپتەر بەکارهێنرا من حەزەکەم باسی ئەو هێلیکۆپتەرانەم بۆ بکەیت ڕاستیا و فڕۆکانە لە چی پێکاتن چی و چین کە ئەو جۆرە مهمەی پێکرێت کە کەسێک سەرۆکێک دەڕفێنی پێی ئەو فڕۆکانی کە پێک هاتوو ساهتاکو لەسەر شاشەکە سێ جۆری هەیە ئەمەی بڵین دوو پەرەوانەی پێەیە لە پێشێک لە دواوە ئەوە شینۆکە شینۆکەوە بۆ بارە هاڵەگریتن بڵین هێزی تایبەتەکە بارەکە جا ئەو پەرەوانانەی هەردووکی بە هەک زۆریش ناکە یەکێکی لە ڕاستەوە پۆ چەپ یەکێکی لە چەپەوە بۆ ڕاست بۆ ئەوەی تەوازنی هەلیکۆپتەرەکە بێ و بتوانێت پێی بسوڕێتەوە ئەوە تەنها هی هەڵگرتنی هێزی تایبەتە دووەم هەلیکۆپتەری ئەباچی ئەمە زۆر سەرێکیە کە بەشدار بێ لە شەڕە چونکە ئەمە ئەتوانێت شەڕ بکە ینی ڕوبەڕووی بەرگری ئاسمان ببێتەوە لە جۆریە گەردۆشکە و جۆرە دۆشکەکانی زیەتی و ئەوانە بێتن و موشک زۆر هەڵەگرێتن بۆ ئاگاداری تەباچی توانایەوەیە لە یەک فڕینیەکە کە بکەوێتە شەڕ 18 تانک بستوێنێتن ئەنجا ئەگەڕێتەوە ئەنشێتەوە ئەو توانایی هەیە هەرمون غەزا بە ئاباچی ینی سێمەکەشی V22 ئەم جۆرە ئەوەشی هەڵگرتنە و سەریعترە ئەمە لە ئەمریکا وابزانم لە دەوری لە نێوان 40 تا 50 دانیان هەیە لەمە و نەشتی نییە لە دەرەوەی وڵات بەڵام شینۆک و ئەباچی ئەفرۆشرێ بەڵێ زۆر وڵات دراوە پێی هەتاکو لە ناوچەی بڵێن خەلیج سعودی ئەباچی هەیە و هەلیکۆپتەری تری هەیە لە جۆری شینۆک ئەمەیانەوەی سەیرەوەکو هەلیکۆپتەران شێتەوە توانێت وەکو فڕۆکەش داببازێتن پەرەوانەکانی شفرەکانی بۆ ئاسمانە بێتن کە ئەنشێتەوە دوای ئەوەی هێزی تایبەت سەرەکەوێ بەرزە بێتەوە دوایەوە کەمەکەمە مەشینەکانی دێتە پێشەوە و وەکو فڕۆکەی لێدێ و ئەڕواتن ئەم جۆرانە بەکارهاتوە وەگەر بیانەوێت لە ئەسفەهان دابەزن ئەبێ ئەمانە بەکاربێنن چونکە ئەسفەهان
دوورگە نییە جەزیرەکانە بڵی تۆ لێ هێز دابەزێ و دابەزێ شەڕ بکات و بمێنێ لێنانە پێویستی بەمانەیە کە ئەو هێزە دابەزێ یۆڕانیۆمەکە دەربکاتن یان سەرۆکێ بیەوێ سەرۆکێ بەرێتن ئەبێ ئەمانە لەگەڵ یا بێتن بەس قەنەعات بکە ئێران فەنزەوێلان نییە ینی من ناچێتە عقمەوە تۆ بتوانی بگەیتە تەهران یان بگەیتە شارێک وەکو قۆم هەتاکو ئەگەر بگەیتە تەبریز و ئەوانە بتانی شخصێ بگری لێرانەوە زۆر سەختە ئەمە فەنزەوێلان نییە نەخێر ئەمە ئێرانە زۆر سەختە زۆر باشە دەست و خۆش بێ بەنیچی وام نەماوە بەڵام لە ڕۆژانی داهاتوو هەر بەردەوام دەبین لە ئەم باس و خواسەمان لەسەر هەڵگرسانی ئەم شەڕە سپاس دەکەم کاک سەلام سپاس بۆ بینەریەوەش کاتێکی خۆش دەست خۆش قوربان